فەرموو ڕەنگی دڵخوازی خۆتم پێ بڵێ. با پەمەیی بێت خاتون با پەمەیی بێ. بۆکسی پەمەیی اینجا بە سۆسخان بۆکسەکانمان ژمارەی تێدایە. بەڵێ. لە 1 تاوەکو 5 بۆکسی پەمبە ژمارەیەکی تێدا نەماوە. بەڵێ. اینجا لە 2 تاوەکو 5 ژمارەیەکم پێ بڵێ. وڵی هیوادارم پرسیارێکی وەرچی بێ زۆرم حەزرێتی بەڵامی تر بزانم خۆم و بەختم چیم بۆ دەرەچی با ژمارە 3 بێت. با ژمارە 3 بێ بۆ چ بەشەکەت تاوا کردیە بە سۆسخان ئەوها هاندێری وەرزش؟ زانستە کۆمەڵایەتیەکان تاوا کردووە خاتونگیان دەمتابعێکی زۆر باشی وەرزشم. دەی زۆر باشەیە وەرزشیش خۆشە ناخۆش نییە. وڵا زۆر خۆشە بەتاکید بەڵام خانمان زۆربەی حەزی لێ ناکەن بەڵام من یەکێکم لەوانی کە زۆر حەزم لێتی و متابعی زۆرەکەم. ئەوە لەوانەیە لە بۆ ئەوەش بگەڕێتەوە ها لە منداڵیەوە بەڕاستی زۆر هاندێری وەرزش و ئەو شتانە نەبووینە لۆیە ئێستاش ئەوەندە حەزمان لێی نییە. بەتاکید وەڵا قسەکەی تۆیە زۆر تەواو ڕاستە فەرمووی. اینجا با پرسیاری ژمارە 3 بۆ بە سۆسخان بێتە سەر شاشە. هیواداریشم هاوکاری بکەی خاتونگیان. بەدڵیاییەوە هاوکاری دەکەم بەس پێم بڵێ بە تەنیا یان بەس کەسی دیکەت لایە؟ نەوەڵا دوو خوشکم لەلایە. زۆر باشە. پرسیارەکە دەڵێ کێشی تۆپی پێ چەند گرامە؟ وەڵی شانسی خۆم وەرزش بوو بەڵام بوو کێشی تۆپی پێ چەند گرامە وەڵی بوو خوای زانێ یعنی ئەزانێت بەس ئێستا بەتەکید یعنی وەڵامەکەی لە مێشکمانیە. ئەتوو ئەوەی بکە شتێک بڵێ ئەمن هاوکاریت دەکەم. کێشی تۆپی پێ چەند گرامە؟ کێشی تۆپی پێ چەند گرامە؟ وڵی مەگەر خۆم و خواوەکیلی پێڵە میگنا بۆ خوای وەڵامەکەی ێزم بەڵام ئێستا بەتەکید لە مێشمانیە بە 150 وڵی نازانم کەمتر 150 نا چەند گرامە؟ ئەها چەند گرامە؟ تۆزێ سەروتر چەند گرام 220 220 گرامە ئەوە چێ گۆتی ئەوها بڵێ؟ وڵی خۆم ئەوەم بە مێشکاوە خات بوو خات و شەی ماوەڵامەکە مەزین بەس ئێستا بە تەواتی لێ ئەنی ئەوە نیە ئێتەوە ژمارەکی بڵێ من هاوکاری دەکەم ئەوی ئێستا گۆتت بیگۆڕە. بیگۆڕم؟ بەڵێ. بەرزتری کەمتری یا بەرزتری بکە تۆ ئەها هەندێک بڕۆ سەرتر. 400 دەی 400 و چەند ئەوە هاوکاریەکی دیکەشم کردی. 440 440 دوا وەڵامم پێ بڵێ ئەوجا. وڵی زۆر هەوڵەما بە سۆسخان زۆر نێزیک بوویتەوە لێی. 435 نا دەڵێم تۆزێک بەرزتری بکەوە. بەرزتری کەمەوانێت 450 450 با دوا وەڵام بێ نەیگۆڕێ دەستت خۆش بی وەڵامەکە زۆر ڕاستە 450 گرام. زۆر خۆش.